پێغەمبەری ئیسلام چۆن باسی کەڵەشاخی کردووە. هەر لە کۆنەوە کەڵەشاخ وەک چارەسەرێکی پزیشکی بەکار هاتووە بۆ خۆ پاراستن لە نەخۆشی و نەهێشتنی ئازار و ژان لە جەستەی مرۆڤدا. لە ئێستاشدا خەڵکی و تەنانەت یاریزانە بەناوبانگەکانی جیهان ئەنجامی دەدەن. زانستی پزیشکی سەردەم ئەوەی سەلماندووە کە کەڵەشاخ جەستا پاک دەکاتەوە لە خوێنێکی زیان بەخش کە لە ژێرپێستەوە دەوەستێ و قەتیز دەمێنێت. پزیشکان دەڵێن مانەوەی ئەم خوێنە دەبێتە هۆی ئازار و ژانێکی زۆر لە جەستەدا و سڕبوون لە نێوان شان و ملوقات و دەستەکاندا. لەبەر ئەم هۆکارانە کەڵەشاخ تاکە چارەسەری سروشتیە بۆ نەهێشتنی هەوکردن، سڕبوون، گەرمی و ساردی و نەمانی ئازار و ژان لە جەستەدا. لە ئێستاشدا یاریزانە بەناوبانگەکانی جیهان وەکو چارەسەرێکی پزیشکی بەکاری دەهێنن. کەڵەشاخ دوو جۆری هەیە، یەکەمیان کەڵەشاخی وشک و دووەمیان کەڵەشاخی تەڕ. کەڵەشاخی وشک بریتیە لەوەی تەنها کاسەی خوێنوەرگرەکە لەسەر شوێنێکی پشتدا دەنرێت و تەنیا هەوای ناو کاسەکە هەڵدەمژرێت و هیچ شوێنێکی پشت بریندار ناکرێت. کەڵەشاخی تەڕ بریتیە لەوەی کە کاسەی خوێنوەرگرەکە لەسەر شوێنێکی پشتدا دەنرێت و هەوای ناو کاسەکە هەڵدەمژرێت، پاشان چەند شوێنێکی کەم لە پشت بریندار دەکرێت و دووبارە کاسەکە دادەنرێتەوە و بەمەش دوای چەند خولەکێک بەشێک لە خوێنە پیسەکە دەڕژێتە ناو کاسەکە و ئەو کردارش وەک پسپۆڕان باسی دەکەن پێویستە هەموو کەسێک ساڵی جارێک ئەنجامی بدات. پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێ فەرموویەتی باشترین و چاکترین ڕۆژ بۆ ئەنجامدانی کەڵەشاخ ڕۆژانی 19 و 21 مانگی کۆچیە کەوا شیفای لەگەڵدایە، یان بە ڕۆژ و بوون لە نیوەی مانگی کۆچی کە پێی دەڵێن ڕۆژە سپیەکان کە دەکاتە ڕۆژانی 13 و 14 و 15 هەموو مانگێکی کۆچی کە دوو چارەسەری زۆر بەسوود و گرنگن بۆ تەندروستی مرۆڤ بەگشتی.